بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. وصلمانانی خۆشەویست لە هەر شوێنێکن، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە دەرس و وتارێکی تردا لە خزمەت ئێوەدام بۆ شیکردنەوەی گومان و شوبهەیەکی تری ناحەزانی ئاینی پیرۆزی ئیسلام. دەمەوێت لەم دەرس و وتارەدا قسە لەسەرم شوبهە و گومانە بکەین کە ناحەزانی دین بۆ ئەم ئاینە پاکەی ئێمەی دروست دەکەن. وەکو وتمان و هەموو مامۆستاکانی تریش لە دەرسەکانیاندا باسییان کردووە، دائیم شوبهە و گومان بۆ شتێک دروست دەکرێت کە خۆی ڕاست و پاکە، بۆ ئەوەی ناحەزەکانی بیشێوێنن بەردەوام دوودڵی و گومان و درۆ و بوهتان دروست دەکەن، دەڵێن هەرچۆنێکی بێت بەشک و چەند کەسێک باوەڕی پێ بکە یان تاماوەیەک باوەڕی پێ بکرێت. بۆیە کاتێک ئێوەی فێرخواست کە لە دەورەیەکە بەشدارن کە دەورەی وەڵامدانەوەی گومانی نایارانی ئیسلامە، ئەمە گەورەی ئیسلامی تێدایە. ئیسلامێک ئەوە نەپاکە، وەڵامی هەموو کەسێکی پێیە کە بە هەڵە لێ حاڵیە، وەڵامی هەموو فکرەیەکی پێیە. ئەمەش گەورەی ئیسلامەکەیە. هەندێک دیانەتی تر هەیە خۆیان تا ئێستا نازانن دینداری بۆ وا دەکەن. ئێمە سوپاس بۆ خوای گەورە وا فێر بووین، قورئانەکە وا فێری کردوین، حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وا فێری کردوین، دەزانین بۆ دینداری دەکەین، دەزانین پەیامی دینداریەکەمان چییە، تاعەت و عیبادەتەکەمان فێری چیمان دەکا، بۆ دەیکەین، معاملات بۆ ئەوایان دروستە و ئەوی تریان دروست نییە. هەمووی سوپاس بۆ خوای گەورە هەر ئەوە شەوای کردووە کە مسلمان دەبێت پاشگەز نابێتەوە، ڕۆژ دەیان ڕۆژ لە زیادبوونیشە بە پێچەوانەی ئەوانەی تر، بۆ چونکە دیانەتەکانی تر، مەزاهیبی تر، فکرەکانی تر هیچی وەڵامی ئەو پرسیارانەی تێدا نییە کە بە مێشکی مرۆڤدا دێ. بەڵام ئاینەکەی ئێمە سوپاس بۆ خوای گەورە، خوای تەعالا لە قورئانەکەیە خۆی فێرمان دەکات کە پێش ئەوەی ئەوان گومان بۆ مسلمان دروستکەن، دەڵێ ئەی مسلمان تۆ تێی بکە، سەیریکەن لە قورئانە چەند جار بینیوتانە خوێندوتانەوە کە خوای تەعالا دەفەرمێ سەیەقولونە، لە داهاتوو ئاوات پێ دەڵێن ئەی محەممەد گومانێکت بۆ دروست دەکەن، فەقول تۆ جەواب بڵێ. ئەمە ئەوە دەگەیەنێ کە دینەکەمان دینێکی کوێرانە نییە شوێنی کەوتبین، بەڵکو دینێکە عەلا بەیینە. قل إني كنت على بينة من ربي، لەسەر بەیینە و ڕۆشناییە، شەو ڕۆژی وەکو یەکە. بۆیە ئەوەی کە لە دین جوان تێگەیشت بە هیچ گومان و شوبهەیەک ئیمانەکەی لاواز نابێت. یەک لەم گومانانەی کە ناحەزانی دین بۆ ئەم ئاینەی ئێمە دروست دەکەن، دەڵێن ئێمە هیچ ناڵین، بەس یەک پرسیار لە ئێوە دەکەین، بۆچی کۆمەڵگا مسلمانەکان دواکەوتوترن لە کۆمەڵگای بێباوەڕ؟ ئەگەر ئیسلام نەبێت بۆ مسلمانان دواکەوتون؟ تەخەلوفیان هەیە. ئەگەر عەربیەکەش دەتانەوێت بی لەبەر چاوتانە و گوێتان لێبێ، هەل الئیسلام مسئول عن تخلف المسلمین؟ ئایا ئیسلام بەرپرسە لەم دواکەوتویی کە مسلمانان تێدایەتی بەراورد بە وڵاتانی ڕۆژئاوا و بێباوەڕ؟ ئایا ئیسلام هۆکارە؟ دەمەوێت لەم دەرس و وتارەدا هەندێک تیشی بخینە سەر ئەم باسە تێبگەین کە حەقیقەتەکەی واقعەکە وا دەبینن. ئەوان بە دوای گومانێکا دەگەڕن، دەنا خۆیان باش دەزانن. باشە گومان بۆ ئێمە دروست ناکەن مسلمان ئیسلام سەبەبی دواکەوتنی کۆمەڵگاکانە؟ ئێ باشە ئەو خەڵکەی کە لە ناو ئێمە ئەو قسە بە ئێمە دەڵێت خۆی باوەڕی بە دین نییە، ئێ نەمابینی هیچ کە بخۆیان باشە خۆیان بێدینن. ئەوەی کەوا بە ئێمە دەڵێ خۆ ئەوان بێدینن، ئەی بۆ بێدینەکەی ئەوان شتێکیان بۆ نەکردین، فعلەن بزانین ژیانی ئەوان زۆر جیاوازە لە ژیانی ئێمە. بەڵام ئەوان با نچن خۆ بە کەسێکی ئەوروپیاڵ بچێشن، کەسێکی ئەمریکی، کەسێکی سینی، یابانی. چکە لەسەر تۆ ملحیدی مەثەلەن، کەسێک لەم وڵاتەی خۆماندا یان لە وڵاتانی ئیسلامیدا خۆی ملحیدە، باوەڕی بە دین نییە، دەڵێ بابا هەموو هۆکارەکانی دواکەوتنی ئێمە و ئیسلامەیە. دەڵێن باشە کاکە ئێمە سەبەبین دواکەوتین باوا بێ، فەرەزەن باوا بێ. ئێ باشە خۆ تۆ ملحیدی، خۆ باوەڕت بە دین نییە، تۆ پێش نەکەوتوی، بۆ دواکەوتی تۆ هیچ لێمە زیاتر نییە.
بگرێت لە زۆربەی شوێنەکانی کە پێیان دەگوترێت دام و دەستگاکانی فێرکردن و خوێندن هەر لە ئیبتیدایی بگرە هەتا زانکۆ دەبینیت خەڵکی دیندار لە زۆر بواردا پێشەنگە لە عیلمدا و نەشمان بینیوە ڕۆژێک ئەو کۆمپانیا گەورانی کە لە وڵاتەکەماندا هەیە مولحیدەکان دروستیان کردبێت و هێنابیان نەمان بینی تەکنۆلۆژیایەکی زۆر گەورەیان هێنابێ ئێمەیان سەرسام کردبێت بەڕاستی شەرمەزار بین کاتێکە بەراوردی ئێمەی مسلمان و ئەهلی مزگەوت دەکەین بەراوردی مولحیدێکیش دەکەین بڵێ وەڵڵاهی یا شەرم دەکەین بەخوا هەرچی عیلمە ئێمە لەژێر سایە ئەواندا دەژین کاکەیستان نیەوەش هەر عیبە ئێوە بەس قسەتان هەیە دەنا هیچت نییە تۆ بەس فێری بڵێ ئیسلام گومان دروستکەیت ئەجینا بەشێکی زۆری ئەوانە لە خوێندنیش دواکەوتون فاشلن و ئێمە خاڵێکی جەوهەریە کە لە کتابە لەم وەرەقەی لە بەردەستاندا باسم نەکردووە نەمانووسیوە بەڵام یەکەم شت هەیە کە تۆ بەوە وەڵامیان دەدەیتەوە کاکە خۆ تۆ مسلمان نیت تۆ ناڵی من ئێوە ئیسلام مەسئولە لەوە ئێدە با شتێک بکەی ئێمە شەرمەزاری تۆ بین فعلەن شتێک بینیدانە کاکە ئێوە وەکو تەڵەبەکە دانیشتون لە مولحیدێک شتێکی زانستی وا گەورەتان بینیوە کە ئێمە شەرمەزار بین لەو کۆمەڵگایەدا پێم خۆش ئێستا پێم بڵێم وەڵای خەڵکێک دەناسم لەوانە شتیاندا بێت تاک بڵێن زیرەک بێت بەڵام زیرەکەی مولحیدەکەی نییە خوا پێیداوە یا دەورێکی بێزی داوەتە شتێک بەڵام بەگشتی چێ هەیە بە منصفی با قسە بکەین چێ شتێکی بیرە لەم هەر بە نمونە کوردستانی خۆمان بێنین شتێکی داهێنانێکی مولحیدێکم پێ بڵێن کە ئێمە بڵێن وەڵاهی مسلمانەکە ئەهلی مزگەوت فەقێ هیچ ناکات و بەڵام ئەوان ئێمە لەژێر سایی ئەوانین ئێستا کارەبامان هەیە و لەژێر سایی ئەوانین ئاو هەیە و ئەومان هەیە و ئەوا دەژین و کۆمپیوتەرەکە ئەوان و تەکنۆلۆژیا لە بەردەستی ئەوانایە و کاکەیستان نییە هیچ نین بۆیە تۆ ڕەخنە لە ئیسلام دەگریت لە کاتێکدا ئەوەندەی هەیە مسلمانەکەیە کە تۆزێک جددی بێت ئەژیناتەوەشن نییە بەس فێری ڕەخنەگرتن و هیچی تر کەواتە ئەگەر ئەوروپیەک بۆشی هەبێ قسە بکە بەڕاستی من دەڵێم وەکو منسک دەڵێم وەڵاهی عیبە شەرمەزاریە مولحیدێک بێدینێکی کۆمەڵگەیەکی مسلمانان خۆ هەڵکێشێتەوە قسەیە بکات چکە هیچمان لێ نەبینەوە من بە تەمەنی خۆم وەڵاهی هیچ جۆرە شەرمەزاری و هیچ جۆرە منەتێکی مولحیدێکم بەسەرەوە نییە بڵێم وەڵاهی ئەو کوردستانە لە سای ئەوانەوە خۆش بووە داهێنانیشیان کردووە نەمبینیوە داهێنانی شوێ هەر نەمبینیوە تا ئێستا بڵێن داهێنانێک ئەگەر بژانێتی فڵانە کەسە ها ئەوە تا ئەوەی هەیە دەڵێن کاکە خۆ مۆزوعی ئەمە داهێنان نییە غەیری ئەویش کردوویەتی هەندێک شوێنیش هەیە کە تێیدا مەتەلەن لە کوردستاندا مەتەلەن لە عێراقدا لەوانەیە دەستگایەک شوێنێکی تەکنۆلۆژیا بەدەست کەسێکی مولحیدێکەوە بێت بەڵام لە ئەسڵدا کە لێی دەکۆڵیتەوە فەرعی شوێنێکی تری وڵاتێکی مسلمانە مثلا من نمونە بێنمەوە من نازانم شەریکاتەکانی چێنە بەس نمونەیەک بێنمەوە ئەگە بێ مەسەر شەریکەی اتصالات ئەوانەی کە لە کوردستانی خۆمان هەیە بەشێکیان فەرعی شوێنی ترن بۆی هیچی نابێ خۆڵکێشێ منەت بکە مثلا لێرە شەریکاتی سەتەلایت بەدەست کەسێکەوە بێ ئێکاکە لێرە بەدەستەوەیە بەس تۆ فەرعی شوێنێکی تری کە خەڵکێکی مسلمان بڕەوی دێت لە وڵاتێشتر خەڵکێکی مسلمان بڕەوی دەبا تۆ فەرعی ئەوی خۆڵ مەشەشە بۆیە داهێنان و نەبینیوە خۆم یعنی شتێکی وازق وا گرنگ لە بەردەستی بێدین و مولحیدێکدا بێ کە کۆمەڵگای کوردی و کۆمەڵگای مسلمان لە سای حسابێتەوە بۆیە شەرمەزاریە بۆ ئەوان باسی ئەوە بکەن بڵێن وەڵاهی ئێمە لە بەهۆی ئیسلامەوە دواکەوتوین باشە تۆم دە ئێمە وا لێ بکە کە فعلەن بەکردەوە جوانەکانی خۆت ئەوەندە شتی واشکە کە خەڵک بکەوێتە گومانەوە لە ئیسلامەکە بەس ئێمە ڕۆژ دوای ڕۆژ بەهۆی کاری خراپ و بێکەڵکی ئەوان ڕۆژ دوای ڕۆژ دینەکەمان لا شیرینتر دەبێت ئەوە واقعەکە یعنی کام فکرەی دەیبینی کە فکرەی لادینیە لە وڵاتەکانی خۆمان پیادە دەکرێت فکرەی لادینی ئەوەندە شتی ناشیرینیان هەیە ئەوەندە ڕەشبینی و خراپی بۆ کۆمەڵگاکە دەهێنن خەڵک لەوانەوە دەڵێ سوپاس بخوا کە مسلمانم هێندەی تر مسلمان دەبێت نەک شتێکی وا بێت بەهۆی ئەوانەوە ئینسان ئیسلامەکەی لا ناشیرین بێت ئەمە خاڵێکە لە وەرەقەکەمان دانیە دوو كلا كتابك كذا هي ولا ورقي لبردستانا أن حقائق التاريخ تبين بما لا يدع مجالا للشك أن الإسلام قد استطاع بعد فترة زمنية قصيرة من ظهوره أن يقيم حضارة رائعة كانت من أطول الحضارات عمرا في التاريخ سيريكا
تاریخ مێژوو ئەومان بۆ دەسەلمێنێت کە ئیسلام لە ماوەی پێغەمبەر ساسم چەند ساڵ بانگەوازی کرد؟ 23 ساڵ زۆر کەمە. 23 ساڵ هەر مودەیەکی زۆر کەمە. لە 23 ساڵە پێغەمبەر صلی الله علیه وسلم توانی ئەم ئاینە پیرۆزە توانی کۆمەلگایەکی موسڵمان دروستکە کە تا چەندین سەدە ڕۆژ دوای ڕۆژ لەگە شەستەندندا بوو. ئێمە چۆن چه فکرەیەکەیە ئەمڕۆ بتوانێت بڕۆت سەیری ئەحزاب بکەن. ئەحزاب لە وڵاتانی ئیسلامی حیزبی وایە 100 ساڵ هەیە. ئێستاش مەبەستم هەر کوردستانی نییە، ئەگەدار بن. حیزبی وایە 100 ساڵە ئیش دەکات. ئێستاش شوێنێکی جوانی نییە بڵێ وڵا خەڵکە پێوە زۆر بتوانێت لە ناحیەیەکی بچووکدا لە گوندێکدا نموذەجێکی بەختەوەری کۆمەڵگەی مرۆڤایەتی دا بمەزرێنێ بڵێن وەڵڵاهی ئەوە باشترین شتە چونکە کۆمەڵگای بەختەوەر کرد. بەڵام ئیسلام ئایا لەم 23 ساڵەدا کۆمەڵگایەکی دروست کرد کە هەموو مرۆڤایەتی شانازی پێ بکەنە لە دەستپاچی لە دایانپاچی لە خۆشەویستی بۆ یەکتری. ئەی ژیان بۆ چێ؟ ژیان بۆ بەختەوەری سەعادەت نییە؟ هەرچی پارە و سەروەتی شەکەیسان بە دوای دادەکەن هەر بۆ ئینە کە دوای بەختەوەر بێت. بەڵام ئەو بەختەوەریە کە ئیسلام لە ماوەی 23 ساڵدا دروستی کرد، کۆمەلگایەکی دروست کرد کە مرۆڤی وا پەروەردەبوو کە خوا لە قورئانە بڵێ وەیؤثیرون عەلی ئەنفوسیهم وەلەو کان بهم خەساسە. بە جۆرێک وایان لێ هات زۆر زەرور بوون کەسی وا دروست بوو بۆ شتێک زۆر زەرور بوو بۆ پەرداخەکە ئاو زۆر زەرور بوو ئامادە بوو بۆ خۆی نەیخواتەوە بیداتە کەسێک دەیوت ئەو زەرورترە. لە مێژووی سەحابەکاندا خوێندووتانەوە لە یەکێک لە جەنگەکاندا کاتێک کە چەند سەحابەیەک بریندار دەبێت یەکێک لە سەحابەکان ئاویان بەسەر ئاژێڕێت. ئاوەکە بۆ یەکێکیان سێ دەڵێت جارێ من ئەوەی تەنیشتم بریندارە زۆر محتاجترە لە من، جارێ بیدە ئەو یەک بە دوای یەک دەیداتە ئەویتر، ئەویش دڵێن ئەویتر زەڕورترە. تۆرە لەو کاتە ناڕەحەتە برینداری خوێنت لێ دەڕژێت. چەند کەسێک بە دوای یەکدا هیچیان ئاوەکە ناخۆنەوە دەڵێ با بۆ ئەویتر بێت تا وای لێ دەگاتە ئاخر کەس دەمرێت. بە پەلە کابرا دەگەڕێتەوە بۆ سەحابەکە دەگەڕێتەوە بۆ ئەوی پێشتر بیداتێ بڵێ تازەوە هەر مرد بیدەوە تەماشا دەکە ئەویش مردووە هەتا دێتەوە ئاخر کەس هەموویان مردوون، کەسیان نایان خواردەوە، هەمووی با بۆ ئەویتر بێت. تەماشایکەن خێر دەکرا بە جۆرێک کاتێک خێر بۆ موسڵمانێک داهات ئەم خێرە یەکێکی تر کە بۆ ئەوەی کە بۆی داهات دەی وەڵڵاهی فڵانە کەس لە من فەقیرترە با بۆ ئەوی بەرم بۆ ئەو دەچوو. ئاخر کەس بۆ کەسی یەکەم دەگەڕایەوە بێوی کەسیش پێ بزانێ خێرەکە کە مەثەلەن تۆ خێرت کردووە دە کەسی دەکرد و ئەخیری ئاخر کەس بۆ تۆی دێنایەوە دەی زۆر فەقیرە شایستەی بیدەمەوە خۆ ئەو لەوانەیە ئێستا بڵێ باشە ئێوە بۆوانی نەدی تۆ مەڵێ بۆوانی مەڵێ کە بتەرخەمە من. بەڵام ئایا ئیسلام توانی کۆمەڵگەیەکیەوە دروستکەیاننا؟ هەر کەسێک شوێنکەوتەی ئاینەکە بێ کۆمەڵگای ئەوە دروست دەکا ئاینەکەیان نەبڵێ درستی دەکا. بەڵام ئایا لە کۆمەڵگەیەکی ترا بینیومانە کۆمەڵگەیەکی وا بەختەوەر دروستکات؟ نەخێر. کۆمەڵگەیەک لە ماوەی 23 ساڵدا توانی حەزارەتێک شارستانیەتێک دابێنێت لە ڕووی ئەخلاق و ڕەوشت، لە ڕووی عیلاقاتی خێزانی، عیلاقاتی کۆمەڵگە بەگشتی، لە ڕووی پێشکەوتنەوە بۆ ئەوەندەی کە خەڵک پێویستی بێ لە ئاستێکا بوون کە وێنەی نەبوو. لە شوێنێکی وەکو ئەندەلوس ئیسپانیا ئێستا 800 ساڵ موسڵمان فەرمانڕەوایی کرد. ئەی تۆگە ئەگەر ئیسلامەکە 800 کەم نییە، 800 تۆ لە شوێنێک ببینیتەوە کە خەڵک زۆر لێت ڕازی نەبێت وەرە ئەم حکومەتانەی ئێستا کە بە سیستەمی ئێستا لە هەموو وڵاتان ئیش دەکەن 4 ساڵ نەبردە خەڵک نیان بێزارە خواخوایەتی خێرا 4 ساڵ بێتەوە بۆی دەنجیان نەداتەوە خەڵکیکە بێتە پێشەوە بەشی 4 ساڵ ناکەن. دەیەم ئاینی پیرۆز لە ئەم ئاینە ئیسلامە بەس لە شوێنێکی وەکو ئیسپانیا ئەندەلوس 800 مایەوە 800. بۆیە تەماشا دەکەی حەزارەتێکی زۆر جوان، شارستانێتێکی زۆر جوان ئێستاش وڵاتانی غەربی کە بێن بۆ ئەوەی سەیری بۆ سەیرانگاکان دێنە وڵاتانی ئیسلامی بەس بۆی بزانن حەزارەتی ئیسلامی چۆن بووە. یعنی لە بیناسازی لە کۆمەڵێک شتی سیر کە لەم وڵاتاندا بووە سیر بووە ئەوە تۆ لایەنی معنەویەکە هەر لێگەڕێ کە ئینسانی چۆن پەروەردە بوو. بەڵێ بۆیە کەس ناتوانێت بڵێ ئیسلام
ئەگەر بە ویزدان بێت ناتوانێت بڵێ ئیسلام هۆکاری دواکەوتنی کۆمەڵگەی مسلمانانە، چونکە هەر ئیسلامە بۆ کۆمەڵگەی یەکەمی پێشخست، بۆ توانی چەند سەدەیە کۆمەلگایەکی زۆر پاک پەروەردەکە، چۆن توانی لە ماوەی 4 سەدەدا 6 کەس لە کۆمەڵگەی مسلمانان کە ناوی تۆمارکرابێت دەستی بڕاوە لەسەر دزی 4 سەدە 400 ساڵ دزی نەمێنێ بەس 4 کەس دەستی بڕ لەسەر 6 کەس دەستی بڕدرێت. ئێستا هەندێک کەس وان بە بێویژدانە قسە دەکات دەڵێ ئەگەر بێت و حکمی ئیسلامی جێبەجێ بکرێ دەست نامێنێت تۆ خەیری لەگەڵ بکەین، خەڵک زۆر دەستی دەبڕدرێ، کە خەڵک بزانێت فعلەن دەستی دەبڕدرێ دزی ناکات، بەڵام کەزانی دەست بڕین نییە دەیکات. بەڵێ بۆیە قسەی دووەممان بۆیان ئەوەیە دەڵێن باشە ئەگەر ئەم ئیسلامە کۆمەڵگەیەک و حەزارەتێکی پێشکەوتووی پێشانی کۆمەلگای مرۆڤایەتی نەداوە بۆتان هەیە قسە بکەن، بەڵام ئەوەی ئەو کردوێتی وەرە بڵێن لە ئێمە هەمومان خوێندەواریمان هەیە و خوێندومانە، پێمان بڵێن لە یەکێک لە وڵاتەکانی سەر ئەم سەویەدا ئەو شارستانیەتانەی کە هەبوون بەناو شارستانێتی، ئەم هەموو ئیمپراتۆریەتەی کە هەبووە، ئەم هەموو فکرەیەی کە هەبووە، بڵێن فڵانە فکرەیە، حتا فکری مارکسیت کە لە رووسیا و لە سەردەمی مارکس و لینین و ستالین و ئەوانە سەری ئەڵڵا، با بڵێن توانیوێتی کۆمەلگایەکی بەختەوەر بۆ ماوەی 10 ساڵ بەرهەم بێنێت، با نیشانمەدەن، بەڵام ئیسلام توانیوێتی پێشکەشیکە. بۆیە ئەوەی کە بڵێ ئیسلام هۆکارە دەڵێن باشە ئیسلام توانی پێشتر بیکە، کۆمەلگای پێشکەشی مرۆڤایەتی کرد، کۆمەلگای بەختەوەر، کۆمەلگایەکی پێشکەوتوو، بەس کامەی ئێوە لە ڕابردوودا کۆمەلگایشی جوانی پێشکەش کردەوە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم يشتمل القرآن، خاڵی سێم کە دووەمی کتێبەکەیە وەرەقەکەیە، يشتمل القرآن الكريم على تقدير كبير للعلم والعلماء. باش دەڵێن لە شوێیەکە ئیسلام هۆکارە بۆ دواکەوتنی مسلمانان، ئەوەندەی لە قورآنەکەی ئێمەدا باسی علم و علەما کراوە و فەزلی علم باس کراوە، لە شوێی ئەم سەرزەویەدا شتیوە هەیە، لە چ کتێبێکدا ئەوەندە قدری علم گیراوە. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، پێیان بڵێ محەممەد ئەو کەسێک کە علمی هەیە و نیتی وەکو یەکە، إنما يخشى الله من عباده العلماء، تەنها چێن لە خوا ترسن ئەوانەی عالمن. ئەنجا یەکەم وشەی قورئانی پیرۆز کە دابەزیوە چی بووە؟ لە مانجی ڕەمەزانە دابەزی، لە جیاتەوەی باسی ڕەمەزانی تێدا بێت، باسی چی دەدا بوو؟ خوێندن، ئیقرا، بخوێنە. ئەوە گەورەترین سەروەریە بۆ ئەم دینەی ئێمە کە کەس ناتوانێت بڵێت دینەکەی ئێمە فکرەکەی ئێمە لە فکرەکەی ئێوە زانست خواسترا. یەکەم وشەی قورئان بە خوێندن و بە خوێنە دەستی پێکردووە. بۆیە یعنی ئەگەر بێت و ئاەتەکانی لەسەر علم و زانست و زانیاری ئێمە بیخوێنینەوە ئێستا بە چەند دەرسێک تەواو نابێت. کەواتە دەڵێن ئیسلام هۆکاری دواکەوتنی مسلمانانە، پێشکەوتن بەچی دەکرێت؟ بە علم دەکرێت. لە علم لە ئاینی پیرۆز زیاتر چێ هەیە بە ئەندازی ئاینی پیرۆزی ئیسلام هانی خەڵک بدا بۆ علم. قل سيروا في الأرض ثم انظروا كيف بدأ الخلق. خوای تعالی وما فێر دەکا قورئانەکە کە نەک هەر داهاتوو بەڵکو ڕابردووش دەبێت دەفەرمێ بیرکە و بزانە دنیا چۆن دروست بوو. خوا پێمان دەفەرمێ وفي أنفسكم أفلا تبصرون، بۆ سەرنجی نەفسی خۆدان نادەم بزان چۆن دروست بوون. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه. ئەو خەڵقی خوا دەبزانە غیری خوا چی دروست کردووە. ئینجا چەندین ئاەتی تر کەواتە دەڵێن ئەوانەی کە ڕخنە لە ئیسلام دەگرن کە مای دواکەوتنی مسلمانانە، دەڵێن ئێمە چ شتێک سەرچاوەیە کە ئێمە ڕخنەمان لێ بگرن؟ قورئان و حەدیثە. لە قورئان و حەدیثەکەی ئێمەدا ئەوەندەی کە باسی گەورەی علم کراوە، هاندانی خەڵک بۆ زانست و زانیاری لە هیچ شوێنیشتردا نییە. حتا بگرە لە هەموو جامعات و لە شوێنە گشتیەکانی پەروەردەیدا دایم نمونەی چی دێنەوە؟ نمونەی قسەی زانە دێنەوە بۆ علم، یان ئیلا ئاەتێک دێنەوە وقل ربي زدني علما. حتى ئەمە ئاەتە پیرۆزە لە قورئاندا خوای تعالی داوای هیچ شتێکی لە پێغەمبەر نەکردووە بڵێ بۆم زیادکەی جگە لە علم. وقل ربي زدني علما، يعني داوای لێ دەکا کە لە خوا بپەڕە و کە خوا علمت زیادکە سەر ڕای پێغەمبەرایەتی خۆی. کەواتە دەڵێن ئیسلام مسلمانان شانازی بە قورئانەکەیانەوە دەکەن لەبەر ئەوەی زۆر قەدری علمی گرتووە، زۆر هانمان دەدا،
وزۆر شانازی بە حەدیثەکانی پێغەمبەرەوە دەکات لەبەرەوەی صلی الله علیه و سلم زۆر باسی زانست و زانیاری کردووە فەزلی عالمی لەسەر عابد دەفەرمێ کە فەزلی عەلا ئەدناکم عالم و عابد ئەوەندە جیاوازیان هەیە عالم سوودی بۆ گشت خەڵکیە بەڵام عابد بەس بە خۆیەتی بەڵێ خاڵێکی تر ئەما تەخەلف المسلمون اليوم فإن الإسلام لا يتحمل وزره اینجا دێنە سەرەوە باشە ئەی باشە لەم ڕۆژگارەدا مادام ئیسلام ئاەت و فەرمودەکانی هەمووی هانی موسڵمان دەدا بۆ عیلم مادام لە ڕابردوو توانی کۆمەڵگایەکی جوانی فێرخواز و زانستخواز و شارستانی بەرز پێشکەشکە ئێ باشە ئەمڕۆ بۆوە لە دوایە کۆمەڵگەی موسڵمانان بۆ پاشکەوتن ئێمە دوای ئەوەی دەبێ بگەینە ئەم نەتیجەیە کە ئیسلام بەرپرس نییە لێی ئیسلام بەرپرس نییە لە ئەو دواکەوتوی موسڵمانان کەواتە دەبێت لە شتێکی تر بکۆڵینەوە ئەویش ئەوەیە بزانین هۆکارەکانی ترچین کۆمەڵێک هۆکاری تر هەیە کۆمەڵگەی موسڵمانان دواکەوتووە دەنا خودی ئاینەکەمان نییە خودی ئاینەکەمان ئەگەر بە قسەی ئاینەکەمان بکەین ئاەت و فەرموودە ئەوەندەی شت تێدا هانمان بدا کە لە هیچ فکرە و دیانەتێشتردا نییە بەڵێ کەواتە دەبێت دژی هەموو جۆرە ئەشکالێکی تەخەلوفە سيرك إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوابي خوشة هريك لأيوة كاتك كارك دكاد إتقاني تدابك إتقان متقن بيت سيرك هركردنا لإسلام دا فرما دكا كدبي ورتكار بين جيدست الديار بي ببختي إيش بكيد أمن إتقانا لنيكم الغي مسلمانان دا خوا أوي دي بلتو بلام إما كوانين مسلمانێک بە پۆخەڵی ئیش دەکات ئایا دینەکە وای پێ دەڵێ نەوەڵڵا دین وای پێ ناڵێ بەڵێ دەبێت تۆ زۆر متقن بی لە ئیشەکانتدا یعنی هەتا کە باسی کۆمەڵگای یابانی دەکەن دەڵێن کۆمەڵگای یابانی کە تەبعەکەیان لەوەدا مەثەلەن ئەمڕۆ کەسێکیان ئیشێک دەکات سەدادەی ئیشێک دەکات سەدادەی ئیشێک تەواوی دەکات وای دانە بڵێن ئەها دیوارێکە دەچینە چینێکی داناوە ڕیزێکی دانا سبەینێکە کەسێکی تر بێ ئەو ئیشە تەواو کات پێویست ناکات چینی یەکەم و ڕیزی یەکەم بڕوخێنێتەوە چونکە یەکەمیان تەواو کردووە بە جوانی کردوێتی یەکسەر دێ لە دووەمەوە دەست پێکات ئەوەی تقانە هەر بۆیە وڵاتەکە پێشکەوتووە ئێمە ئەوەی کە عیبە لە کۆمەڵگەی موسڵماناندا هەیە نەک ئیسلام لێ بەرپرس بێت ئەوەی ئەمڕۆ تۆ من دەیکەم بەیانی یەکێکە دەدەڵە بەخوا بە گەندەڵی بە پۆخەڵی کردووی دەبێت لە سەرەتاوە بکەینەوە دیسان بە هەماشەوە وەزارەتێکە 4 ساڵدا دەمەزرێ 4 ساڵی داهاتوو دەڵێ 3-4 مانگمان دەوێت ساڵێکمان دەوێت تا هەیکەلەی وەزارەتەکە ڕێک دەخێنەوەی بۆ کاکەوەی پێشتر چی کردو ئەوە حاڵەکەیە هەمووی هەرچیە بە گەندەڵی ئیشەکە دەکا ئیشەکەیمە ئەوەیە کێشەی هەمومان یعنی دەبێ ئێستا کام قسانە دەکەم من لە خزمەتێوەدا دەبێ هەمومان ئەوە بزانین هەمومان بەرپرسین لە دواکەوتنی کۆمەڵگەکەمان بۆیە دەیە بە دوای ئەوەشدا بگەڕین کە چۆن پێشی خەین بە چی سەرچاوە لە چیەوە سەرچاوە دەگرێت لەوە سەرچاوە دەگرێت کە فەرمودەکانی خوا پێغەمبەری خوا جێبەجێکەین متقن بە لە ئیشەکانتدا فەقیهەتی دەکەی فەقیهێکی متقن بە وردەکار بە جددی بە جددی لە ژیانتدا جددی بە کە ئیش دەکەی ئیشێکی جددی بە وای لە هاتۆ ئەمڕۆ وەستای لە خانووە وەستای لبغ لە هەموو وەستاکان زیاتر خەم و خەفەتی هەیە چونکە هەرچی هەیە دەڵێ ئەوەی سەقف دەکات کە خواری تێدا بوو دەڵێ ئەوەی دیوار بوو دەڵێ ئەوەی دوای ڕاستی دەکاتەوە مان بەگەسکار ڕاستی دەکاتەوە ئەگەر کارەبا بوو دەڵێ ئەوەی دواتر ساچی دەکات ئەوەی وابوو ئاخر شت ئەوەی بۆ دەمێنێتەوە دەبێت هەرچی عیبەکانەوە ساچی کات یعنی ئەو پۆخەڵیە فعلەن هەیە هەمووی دەڵێ دی کوڕە خۆی ئێستا ئیشێک لە دوای من ماوە باو ساچی کات تۆ دەبێت وا بیکەیت ئەگەر دەتەوێت یەکەم خوا لە خۆت ڕازیکەی خوا خۆشی بووی خوا بەچی تۆی خۆش دەوێت بە متقن بی یعنی کار لە جێبە لە ئیشەکانتدا زۆر بە پوختەی بیانکە نمونەی بەسەرهاتێکدان بۆ بجێڕمەوە دەڵێن مهندسێکە بووە مهندسێک لە کۆمپانیاگەیشی کردووە و سەرپەرشتی خانووی کردووە خانووەکان چۆن ئەو بەرهێنانانی کە ئێستا هەیە و شوقات دروست دەکرێت ماوەیەکی زۆر کابرا هەتا دەگاتە تەمەنی تەقاعودی ئیشیان بۆ دەکات ئیشەکەی زۆر جوانە زۆر وردکارە کار لە جێیە آخر شت ڕۆژە عریزە تەقدیم دەکات کە دەیەوێت واز لە ئیشەکە بێنێت و دەڵێ گەر ڕێگەم بدەن ئیزنم بدەن واز بێنم توانم نەماوەی چی تر دەڵێن زۆرمان پێ ناخۆشە بەڵام یەک داوامان لە تۆ هەیە ئەویش ئەوەیە آخر خانوومان بۆ سەرپەرشتی کە و دوای خواحافیز دەبێ آخر خانوو
باشە دەڵێ گەوابێ قەیناکە و خانوشتە پرشتی دەکەم ئاخر خان و کابرا لە خۆشی ئەوەی کە ئیزنیە دەنتەوە و زۆر پەلەپەلی تێدا دەکات وەکو خانوەکانی تر درستی ناکات زۆر بە پەلەپەل ینی مەثەلەن ئەگە ئەویان بە 5 مانگ تەواوی کرد ئەویان بە 4 مانگ تەواوی دەکات خێرا بۆی زوو نەجاتی بێ کە تەواوی دەبێت و کلەکان تەسلیم دەکات و کۆمپانیاکەش دەڵێ کاکە ئەمە زانیمان چەند چاکت بوو لەگەڵ ئێمە کردووە چەند دڵسۆز بوویت چەند متقین بوویت ئەوەی کە پێمان گوتی بەڕاستی بەس بۆمان بوو کە پاداشتێکی تۆ دێنەوە ئەمە کلیلەکان بۆ خۆت ئاخر خان و کە ویستمان بیکەیت ویستمان هەدی خۆتی گەینەوە ئەنجاوتی تەماشای کە تەمەنی هەموویم بە بوردەکاری کرد ئاخیری لە یەک لەحزەدا ئیشەکەم کەم تەرخەمی تێدا کرد تووشی خۆم بۆ ئیسان ئاوا دەبێ بیرکاتەوە یعنی ئیش دەیکەی بە جددی بیکە هەرچی دەیکەی والله کێشە و گرفتی گەورەی کۆمەڵگەی موسڵمانە لەوەدا هەمووی دەڵێ یەڵا کۆرە بەهار ئەوەندە بێ ئەمڕۆ بکرێ بەیانی یعنی دەسێتان و دەستگایەک دایرەیەک هەتا مەکتەب یعنی هیچ مامۆستایەک دەرس دەڵێتەوە وا ناڵێ دەڵێ باشە دەی خۆ ساڵشتر دەرس دەخوێنێ ئەگەر نەشی زانی ساڵشکە فێر دەبێت هەمووی هەر ئەوە بۆ شێوەیە لە دایرەیەک بە هەمان شێوە ئەمڕۆ نەبیانی یەڵا دەی من خۆ مەثەلەن هەفتەی 3 ڕۆژم داوامەیە دوای من بە تەواویکە بۆیە هەمووی دەیبێنەوە سەر سفر ئەوەی کە دێ دەست پێ دەکاتەوە هەر چۆن لە وەزارەتەکانەوە دەیان بینی کە وەزارەت تەشکیل دەبێت دەڵێ دەبێت ماوەی مانگێکم دەوێت بۆ یان 2 مانگ 3 مانگم دەوێت هەتا تەشکیلی وەزارەت دەکەمەوە کاکە تەشکیلی وەزارەت چەند ساڵێک کراوە ئەگەر گەندەڵی نەبێ بۆچی تەشکیلی دەکەیەوە بۆیە هەمووی هەروە بۆیە هەردووا کەوتوین هەر کات بە فیرۆدانە یعنی سەیری سوورەتی کەهف دڵقەرنەین کاتێک کە سەیری قسەکەی دەکەی خوای تەعالا یعنی شتی زۆر سەرنجڕاشێش لەو قسەیەدا باز دەکات دەفەرمێت ثم أتبع سببا دەزانین یعنی چێ ثم أتبع سببا یعنی دەستی گر بە وەسائلێک کە پێی پێش دەکەوێت یعنی ئەوە نەبوو کە بەس بڵێ علمم هەبێ بەڵام دەست بە ئەسبابەوە نەگرم دەست بە ئەسبابەوە گرتن ضرورە کاتێکیش تۆ دەتوانی دەست بە ئەسبابی پێشکەوتنەوە بگری کە شت بزانی کە بە دوای کەوی جددی بی ذوالقەرنەینێک ثم أتبع سببا حتى لە کۆتایی سەدەکە کە دروستی دەکات دەفەرمێتی فما استطاعوا أن يظهروه وما استطاعوا له نقبة دیوارێکی دروست کرد سەدێک ستا دیواری وهەیە کە ئەبرا هەر تۆزێک 50 شتەکانی ئەوە بتوانێت بەسەر دیواردا سەرکەوێت دەخوا ڕخێتە سەدێکی دروست کرد کەس نەیەتوانی بەسەریدا سەرکەوێت ئەوەندە لووس ئەوەندە ڕێک وما استطاعوا له نقبة نەش دەتوان ڕاکوونیش بکرێت سەیری کەن ئەوە پێی دەوترێت نمونەیەکە لە ئیتقان لە عەمەلدا ئەوەی کە کۆمەڵگای وڵاتانی ئەوروپی یان یابان ئەو وڵاتانەی کە پێ هۆکاری پێشکەوتنیان یەک لە هۆکارەکانیان ئەوەیە کە ئیتقانیان لە ئیشدا هەیە دڵسۆزی لە ئیشەکانیاندا ئەمە وای کردووە لە لای ئێمە کۆمەڵگەی موسڵمان نییە بەڵام ئایا موسڵمانمان پێ دەڵێنەوە وەڵا من لە شوێ دەستم بە هەموو قسەیە کرد لە حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێ خوا چی خۆش دەوێت ئەو کەسەی خۆش دەوێت کاتێک کە کارێک دەکات دڵسۆز بێ پخت بێت تێیدا بە گەندەڵی نیکە تا ئێوارە ئیش بکات و بەڵام کابرا بڵێ خۆزگەنت کرد بە دڵسۆز بی دڵسۆز ئەمە ئیسلامەوەی دەوێت لە ئێمە بۆیە هۆکارەکانی دواکەوتنی کۆمەڵگای موسڵمانان یەک لەوانە ئەوەیە کە متقین نین لە ئیشدا متقین نین هۆکارێکی تری کە لە کتێبەکەدا بوردی باز نەکراوە لە مۆڕەقەی بەسەندا کۆمەڵگای موسڵمانان لەبەر ئەوەی خێر و بێرێکی زۆریان هەیە ژیان زۆر ئاسانە لێرە ئەمە ژوای کردووە تەمبەڵ بن سەیریکەن کوڕی دەوڵەمەند و کوڕی فەقیر فەرقەکەیان چییە کوڕی فەقیر ڕۆژانە ئیش دەکات هەر لە مناڵیەوە چونکە دەزانێت دەبێت بژیە دەبێت ڕۆژانە ئیش بکات ناتوانێت بژی بۆیە تەماشا دەکەی لێ هاتووە ئازا دەرچووە زیرەکە شت دەزانێت بەس کوڕی دەوڵەمەند نەک بە گشتیەوە نمونەیە دێنەوە تانی وەڕۆ لە خەوە ڵاستێ کە لە خەوی شەستا لەسەر مۆبایل و فەیسبوک و ئەنتەرنێتەکەی و کاتەکەی چی نەماوە بۆیە باوکی وا هەیە ئەگەر کوڕەکەی پێی بڵێ بڕۆ ئیشێکی دایرەم بوو کە هەفتە بەسەردا دەڕوا کوڕەکەی تا دەگاتە دایرە داوام نەماوە بۆ خۆ داوام هەروکو پێشەیە بەزەوی 11 لە خەوە ڵاستێ هەتا خۆی ئامادە دەکات داوام نەماوە تەماشای کەن هەر ئەمە نمونەیەکە کە ئیسان دەوڵەمەند بوو تەمەڵە بێت وای لێ دێ زۆر هەست بە مەسئولیت ناکە کۆشش ناکات کۆمەڵگای موسڵمانان خێر و بێرێکی زۆری تێدایە ئەوە تا خوای تەعالا وای کردو سواز بۆ خوا لە ئاو نەوت و کشت و کاڵ و
کەش و هەوایەکی خۆش و ینی کۆمەڵی خێر و بێرمان هەیە کە ژیان زۆر ئاسانە لێرە ئەمە ژوای کردو کە بەگشتی ینی دەزانین ژیانمان زۆر ئاسانە بۆیە تەمبەڵ بووین هەڵپەمان زۆر نییە بەس ئەگەر بزانی مەسەلەن هیچ ئیشێکت بەدەستەوە نیە ئامادەی ئیش بکەی یان نە هیچ ئەمە یەک لە هۆکارەکانە کە لە کۆمەڵگەی مسلماناندا خوا خێر و بێرەشی زۆری خستۆتە ئەم وڵاتانەی وڵاتی مسلمانانەوە بە زۆری ئەوەی کە لێرەیە کە پێی دەوترێت وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئەوە یەک لە هۆکارەکانە لەبەر زۆری خۆشگوزەرانی خۆیان ژیان ئاسانە ژیان ئاسانە بۆیە تەمبەڵین بەڵام لە ئەوروپاوە نییە دەبێت ژن و پیا بە یەکەوەیش بکە خاڵێکی تری دواکەوتنی مسلمانان ئەی هەڵپەمان نییە بۆ ئیش کاکە حەزم زۆر مەبستمان تەماحمان بۆ دنیا نییەندا زۆر گوێی نادێنێ لە ئەوروپایەک 3 شەفت ئیش دەکرێت 3 شەفت ئیش دەکرێت چۆن وڵات پێش ناکەوێت 3 شەفت ئیشکردنە 8 ساعات 8 ساعات تۆزێکراوە 24 ساعاتیشە لێرەش باوکێکی فەقیر هەتا پیر دەبێت لەوانەیە هەژنۆدە سەرخێزان بێ یەک کەس ئیش ناکات حتا نوزەی تێدا دەمێنێ ئەو باوکە لە ئیشکردندا ئەویتە شەمووی مشەخۆرە بە خێزانی و بە کوڕی و بە کچی و پێشکەوتن چی فەقیرە بەسی پێشکە هەرەوەندە دەکرێت 8 کەس 9 کەس بەخێوکات ئەنی کۆمەلگاکانی ئێمە تەمەڵین بڕۆ ئێستا هەر سەیری بەراوردێکی چێ بکەن وەکو ئەم کوردستانەی خۆمان لەگەڵ ئێستا دەڵێن لەم شاری سلێمانی ئیش نییە ئێمەی خەڵکی ئێرە دەڵێن ئیش نییە بەڵام من هەر لەوانەیە ئالەم شوقانی دەور و پشتی خۆمان 4 ساڵ 5 ساڵە دەبینم ڕۆژ نییە 300 کرێکاری لەسەر نەبێت 300 کرێکار ئێمە لەسەرێکیەوە قەنەعەتیشمان نییە قەنەعەتمان نییە دەڵێن ئێستا کرێکاری سینی هەیە تا ئێستاش بە $5 ئیش دەکات ڕۆژێ $5 ئێدە ئێمە کوردی ئەو سلێمانی قەت بە 10,000 ئیش ناکە ڕۆژێ نایکە کە ماجی 300,000 دەکات ئەگەر 2 کوڕ 3 کوڕیە بێ 300 دەکاتە ملیۆنێک بەس کابرای ڕۆژهەڵاتی کوردی ڕۆژهەڵات عەرەبێک غەیری ئەوانیش ئامادەیە دێ لێرە ئیش دەکات و بە بەردەوام ئیشی خۆی هەیە و تەواو سەدان پرۆژە لەم شاری سلێمانیدا هەر بە نمونە بێنمەوە خەڵکێکی زۆر ئیش تێدا دەکات بەڵام ئێمە نایکەن دەژڵێن گەنجیش دەڵێ ئیش نییە هەرچیمان دەوێت هەمووی بەس نیازی تەعیناتە ڕەگە تەعین بم هەر سەرەتا 500-600 وردەوەرە زیاد دەکات هەتا تەواودا ئیشم هەر ناوێ ئیشکردنی ترمە هەمووی بە دوای خواردنێکی چەور و ئیسراحەت و ئەوە تەواو بۆیە بە دوای پێشکەوتن دانین بە دوای ئەوە نین کە هەمومان هەز بە مەسئولیت بکەین دوای دەژڵێن وەڵا کۆمەلگا هەتا وای لاتۆ بووینە سەبەبی ئەوەی کە بێباوەڕێک ئەوە تا ئێمە وەڵامی کام شوبهەیە دێنەوە وەڵامی ئەو شوبهەیە دێنەوە کە بێباوەڕێک وا بزانێ هۆکاری دواکەوتنی کۆمەڵگەی مسلمانان ئیسلامەکە خۆیەتی کاکە ئیسلام کەی وا دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێت یعنی ئەو کەسەی کە حەبلێک بەدەستەوە دەگرێت و اليد العليا خير من اليد السفلى ئەگەر ڕۆژێک حەبلێک بەدەستەوە بگرم و بچم لە شاخێک کۆمەڵەدارێک بێنمەوە بیفرۆشم زۆرم پێ باشترە لەوەی ئەوا بکەم یعنی ئیسلام لەگەڵ ئەوە دانی کە خەڵک تەمبەڵ و تەوەزەل دابنیشێت ئیش بکە با نەفعت هەبێت شەر نییە ئیلا کە بڵێ باشە خەومە دەژیم بۆ چیمە کاکە ئیش بکە با هەت بێ با پارەت هەبێت ئیش بکە بۆ ئەوەی خەڵکێشتر سوودی لێبینێ زەکات دەدەی خەڵکێشتر لە لای تۆ ئیش دەکات يعني كات حتى ابن مسعود والله أعلم دڵە زۆر ڕقم لەو کەسەیە کە دانیشتووە لە دنیادا ئەوە دادنیشێ بۆ دینەکەی هەوڵدەدا نەبوو دنیاکەشی ئیسا نابێت تەمەڵ و تەوەزەل بێت نە تەڵەبی عیلم بکەیت و نە تەڵەبی دنیاش بکەیت کار و کەسابەتیش بکەیت یاخرە مەزەرەری بۆ هەموو کۆمەلگا دەبێت ئەوە تا گەیشتۆتە ئاستێک کە ناحەزان گومان لە ئیسلامەکەمان بکەن بڵێن باشە 1 2 3 4 وڵا دیارە ئیسلامەکەت هەوە کاکەی ئیسلام وە کەی ئیسلام دەڵێ ئیش مەکە کەی قەدرێکی هەیە ئیشکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆیە دەبێت هەر یەکێک لە ئێمە هەست بە مەسئولیت بکات دەربارەی ئەم قەزەیەی کە ئێستا باسی دەکەین تۆ دەوێت بە ئەندازەی کۆششی خۆت هەوڵ بدەیت کە ئەم گومانە لەسەر موسڵمانان دەزانی چەند خۆشە کاتێک دەبینی کۆمەلگایەکی لە کۆمەلگایەکی موسڵماناندا یان لە هەر کۆمەلگایەکدا کەسێک دەبینی زۆر دیندار و بەڵام پرۆژەیەکی گەورەی بەدەستەوەیە و سەدان کەس ئیشی لەلا دەکات باسی من نامێ باسی ناوی کەس بێنم یعنی کەسێکی وەکو ئەحمەد ئیسماعیل لە هەولێرە پیاوێکی دیندارە دەی پرۆژەی گەورەی وەبەرهێنان و ئێوە خۆی مولحیدێک نییە چەند خۆشە ها موسڵمانیش
پرۆژەی گەورە هەیە، پرۆژەی نانەکەلی هەیە، خێری سەدەقەی چەندین کەس و فەقیر و کەم دەرامەت دەدا. ئەوە بنمونەیەک لەوانەیە دەیان و سەدانی وامان هەبێت. خۆشە کەواتە تۆ دەبیتە مای شانازی بۆ خوش خۆشی دەوی و دەبێتە مای شانازی بۆ مسلمانانیش کە مسلمان هاندڕن ئەوە تایمە ئەو نمونەیەمان هەیە. ئێوە چیتان هەیە؟ بۆیە تۆ دەبێت لە نیەتتدا بێت کە ئەلەو جۆرە کەسانە بیت کە سوودت بۆ خەڵکەیە، قازانجت هەیە بۆ ئەوەی ناحەزانی ئیسلام نتوانن ڕخنە لە ئاینەکەمان بگرن. بەکردەوەی خراپی ئێمە کەم تەرخەمی ئێمە ڕخنە لە دینمان دەژیرێ. هەستان پێ کردووە؟ ئایا ئیسلامەکەمان ئەوەی تێدایە کە ڕخنەی لە بژیرێکە هۆکاری دواکەوتنە؟ آخر شت کە باسی کەم کە دەڵێن ئیسلام هۆکاری دواکەوتنی مسلمانانە، ئێخۆ ئەمڕۆ لە وڵاتی ئەمڕۆ لە وڵاتی ئیسلامیمان هەیە زۆر پێشکەوتووە. مالیزیا لە تەکنۆلۆژیادا چیوا لە دوای سین و ئەوروپا و ئەمریکاوە نییە. حتا ئەوروپا ئەوەی کە شتی بۆ دێت چۆن ئەم سینە ئێمە سین و یابان خۆ وڵاتی بێ ئەوە نینە بڵێ وەکو ئەوان لێشیە دەنەوە. یعنی مالیزیا شانبەشانی وڵاتەکانی ترە، حتا وڵاتانی خۆمان ئێستا وڵاتانی ئیسلامی هەمووی لە پێشکەوتنێکی زۆردایە. ئەمە یەک. و وڵاتی کافریش دەبینەوە زۆر دواکەوتووە. وڵاتانی ئەفریقی خۆ مسلمان نین بەشێکیان، خاسپەرستن، مەسیحین. ئەی بۆچی دواکەوتون؟ ئەگەیمەی هۆکاری ئیسلامی ئەوان بۆ دواکەوتن. کەواتە موزوعەکە خارجە لەوەی کە بڵێ ئاینی ئیسلام هۆکارە، شتی ترە. ئەوە تا هەر ئاین وڵاتی ئیسلامیمان هەیە زۆر پێشکەوتووە لە تەکنۆلۆژیادا. زۆر بگرە هەندێک جار ڕێگری لێ دەکرێت لە وڵاتە سلێزەکان نایڵە پێشکەوێت. سەیریکەن ئێستا چۆن ڕۆژانە وڵاتە سلێزەکان ڕێگری لەوە دەکەن لە مەسلەی تەکنۆلۆژیا بە تایبەتی ئەسلیحەدا. وڵاتانی مسلمان ناهێڵن پێشکەوێت، ناهێڵن بزانن لە کوێ کەسێکەیە یان پرۆژەیەکی لەبەردەستیدا ئامادەن بە هەموو شوێنێک نایبرن. کەواتە هۆکارێکی تر هەیە کە ناهێڵن وڵاتی مسلمان پێشکەوێت. ئەویش ناحەزانی ئیسلام خۆیانن، دڵنەکە پێشکەون نابێ. خاڵێکی تر و دڵخۆشکەر و کۆتایی پێدێنم، ئەم حاڵەتی ئێستا کۆمەڵگەی مسلمانان کە تێدایەتی دواکەوتوین گەشتبین بن، هەر ئەوان نامێنێتەوە. ڕۆژگارێک دێ وەڵڵا پێش هەموو وڵاتانی ئەوروپی و غەربی دەکەوینەوە ئێمە. بۆچی؟ چونکە لە وڵاتی ئەوروپیدا ئەو پارەیە کە پەیدای دەکات اعتیمادی سەرەکی لەسەر ڕیبایە. ڕیباش ئێمە دەزانین مایەپوچە، نەتیجەکەی وەیە هەر ماوە فرسەتێکی وا خوای گەورە سزایەکی وایان دەکا کە نەزانن چۆن چارەسەری دەکەن و لە شوێ زەربەیان پێکەوتووە. ئەمە یەک. خاڵێکی تر ئەوەی پەیدای دەکەن بەزای دەدەن. ئەوان ویکۆڵیدیان هەیە، ینی هەموو هەفتەیەکی ئەخیرەکەی عوتڵەیە و ڕابواردنە. ئەوەی کە لە هەفتەیەکدا پەیدای کردووە لە پێنج ڕۆژەکەدا لە 2 ڕۆژ دەسێدای دێنێتەوە تاچی ئەوروپی. بۆیە هۆکاری پێشکەوتنی نییە ئللا ئەوەندەی هەیە ژیانی خۆی مسۆگەر کردووە. دەڵێت دوای تەقاعودیشم ئەوەندەم پارە داناوە لە باغلیان جێڕاومەوە بۆ خانەی پیرانە مەتا دەبرم بەشم دەکەم، بەس بڵی تاکە دیناری شێوێ نیتی زوربەیان زوربە دەڵە ژیانم مسۆگەرە. بەزەی کۆمەڵگەی مسلمانان سەیریکەن. خاڵێکی تر جارە هەر لە خاڵی لاوازی وڵاتانی ئەوروپی هۆکاری سەرەکی سوتەمەنی نیانە، پارەیەکی خەیاڵی ساڵانە لە نەوت و لە سوتەمەنیدا وڵاتانە دەبێت لە وڵاتانی ئیسلامی بکڕن. ئەوان نیانە، ئەوەی کە پەیدا دەکەن بۆ ئەوەیە. ئەنجا کەش و هەوایان خۆش نیوەکو ئێمە سەیریکە نەوتێکی زۆرمان هەیە پێیچما بەنەوت نییە. ئێستا شوێنێکی وەکو یەمەن ساڵی 12 مانگە نە سۆبای پێویستە و نەمو بەردەشی پێویستە، بەس بە پانکە. ینی سەیریکە لە زۆر شوێندا ئێمە نەوتمان ناوێت، سەرچاوی سوتەمەنیشین نەوتیشین. بۆیە ینی ئەگە دەی بەراوردی شتەکە دەکەی بەس ئەوەندەیە مسلمانان و هۆش خۆیان بێنەوە ئینشاءالله. ومێد زۆرە کە وڵاتی مسلمان زۆر پێش دەکەوێت، بۆ چکە هۆکارەکانی پێشکەوتن تێدا زۆرە. یەک ئەوەی کە مسلمان پەیدا دەکات خوا پێی دەفەرمێ و پارەیە چۆن پەیدا کرد چۆنیشی سەرف دەکەی، کەواتە ئیسرافی بۆ نییە. ئەی پارەکە چی لێ دەمێنێتەوە؟ ئی مسلمان ئیش دەکات بەس بۆی نییە لە ویکۆڵیدیدا لە کۆتایی هەفتەدا بەڕابواردە سەرفیکار دەبێت پارەکە بمێنێتەوە بخاتە پرۆژەی شترەوە. کەواتە پارەی مسلمان لە زیادبوون و لە گەشتسەدندا دەبێت. ئەمە یەک. تاکەکە بۆی نییە غەش بکە، فێڵ بکە، خیانەت بکە، ڕیبا بخوا. کەواتە هەموو هۆکارەکانی گەشە سەندن لە تاکەکەدا هەیە. اینجا ئەی خێر و بەری وڵاتەکەمان ئەوەندە زۆرە ڕۆژ دوای ڕۆژ
ئێمە داهاتمان زیاتر بێت کۆمەلگای مسلمانان و تااقاتیش وەکو عقل من تەسەور دەکەم وڵاتی مسلمان خەڵکەکانی عقلیەتیان زۆر زۆر باشترە لە کەسێکی ئەوروپی دایم بە زۆری وایە تۆ تاک حساب مەکە بەس بەگشتی ئینسانی تاچی مسلمان وشیارترە لە تاچی غەربی بەراوردتان کردووە کەستان هەیە زوربەمان خزممان لە خارجەیە یعنی ئەوەی کە مناڵێکی لەوێ لەدایک بووە کە مناڵێکی لەوێ لەدایک بووە گەورەی ئێستا بە گەنجی دیتی دێتەوە ئێرە هەست دەکەی ئەوەیە دڵی حەبێکی بێهۆشکردنی خواردووە گەنجە هاتووە بەس لەوێ لەدایک بووە من ئەوم بینیوە نازانم تا چەند لەگەڵمدان یعنی دێتەوە باوەڕکە یعنی جلەکانی زۆر زار دڵی کاکە تۆزێک جلەکە هەڵکێشێتەوە وەڵای خەریکە بەو شێوەیە اینجا نازانێت یعنی هیچ نازانێت مزگەوت چییە هاتوو تۆ نازانێت مزگەوت چییە نازانێت خواناسی چییە ئێمەش گەنجێکی ئێمە من خۆم لە چواری ئامادەی دەرسم وتۆتەوە چواری ئامادەی ئاخر مناڵە تا ڕادێک وانە چواری ئامادەی تەلەبە پرسیاری ئاخر دینی ئەو سەرزەوی لێ کردم وشیار باشە بوزیەکان چ دەپەرستن ئەدی ئەو بۆوە ئەدی ئەوەی تر ئەی یابانیەکان چۆن یعنی تاچی ئێمە وریا زۆر دەزانێت لە سەرزەوی چی تێدا گەنجی ئێمە بەڵام بەخوا واگەی لە خۆی نییە والله تۆ مەڵێک باشە تەکنۆلۆژیای لێ وان لێ هاتووە تاچی ئەوروپی و ڕۆبۆتی لێ هاتووە مەسانعی گەورە دروست بووە ڕۆبۆتێکە ڕۆژان لەسەر شەریکەکە لە شوێنەکە خۆی داهاترێ بەس ئەویشەی هەیە دەیکات تا ئێوارە و بەس بڵێ خۆی بزانێت چیە نەوانێ بەزی مەوریاین بۆیە هۆکارەکانی پێشکەوتن ئینشاءالله لە کۆمەڵگەی مسلمانان زۆر زۆرە هەم وەکو تاچی مسلمان هەم وەکو ژینگەکەمان هەم وەکو ئەم خێر و بێر و سەرەواتی کە هەمانە هەم وەکو بیرکردنەوەی ئاینەکەمان کە هەمانەدا ئینشاءالله هەر چەند ساڵێکی تر دەبات دەبینیت وڵاتانی مسلمان زۆر لە ڕووی تەکنۆلۆژیاشەوە زۆر لە پێش وڵاتانی ئەوروپی دەبن بە مەرجێک مسلمان هەست بە چی بکە هەست بە مەسئولیت بکە بەرامبەر خوا بەرامبەر دینەکەی بەرامبەر کۆمەڵگاکەی خۆی ومێت دەکەم کە سوودمان لەم چەند قسەیە وەرگرتە بێت و ئەم گومانە ڕەوا بێتەوە کە وا بزانن ئیسلام هۆکاری دواکەوتنی مسلمانانە لە دوای وڵاتانی كافر بباور بيت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه وصلى الله وسلم على